ویره کردستان 24 الباش ویره کردستان افدامیا باش اکستراتی تا پیشکش کردن ام برف گلک روزن پیروز و چین تایبتیجت ناو آین پیروز اسلامی دا و هر ولاتا کی تایبتیجی اون مسلمان لجین هدی خو حاضر کنو دست بکنی نجی برف مالا خوده و مکه ها پیروز و چن ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا صدق الله العظيم روجن پیروزن ادا کرنا تایبتیجی مراسم و رسم حجنا روجن گلک مازن و کنوبینا مازن و پیروز ناو اسلام دا من استطاع إليه سبيلا هر وکی خدای مازن گوتید ناو آیت پیروز قرآن پیروز دا هر کسی که پیچه بد رکن پنجش رکن اسلام پیروز جب کت تمن خود جاره که بتنی ده هر کسی که پیچه بدش آلیه تندرستی و مش آلیه مادی و گله ها گرنگه اید برانبر دا چاو هاتی ایماجه پیکرن وید پارته حلال بد پارک حرام و یه ربا و یه قمار و یه هر و ایوت دانه بد دا که حجاته ها قبیل بد اشلانه خدای مازن و چونکه رکنه که گله که پیروزه دیمنه که گله که جانه از باید کم دیوان روزا گله جان پر لیدی تجیبت میلیونا کسا دلویلی کن بابن لیوی جاری هم بحثا کاره که دیب کن کل برانبری وی کار پیروز تکرند نوام مصره دا او جی وکی گله که فتوه پیدای تماما حرامه کاره که پیروز گل کاره که تمام حرام کری با لیک هات یکوم کرن اوه كدنك دانوي شي زوري لنا مصر ولنا رجلاتي نا وراس ولات عربي واسلاميه كان دايته اويش تو دتواني بتسي مالي خوا لمصر بو مكه بپیدانی قرض للاین سم بانکی چی مصری وک امش بفتوای هندک ما مستعين يعني مفتي كانت لنا مصر بي ولاتاني ديكي مسلمانان حرامه چونکه اتنوفا آین پیروز اسلام دا حتی افجی هاتیا ایماشه بکرن کت نوفا قال لك آتت قرآن پیروز دا بابت ربوی هاتیا بحث کرن کو حرامه بچرنگتی بجا تو چد بجی اگر تو بچی حجب ربوی هارکی زیده اشبانقی اشتور بگرن و الدمو هیکی ببتا سرتا گناه که مازن لذیعتی وی رکنه چی پیروزی اسلام جیب کی گناه چی گوره انزام بدهی اویج ربویه قد قالك آيات دا هاتي بحث كرن يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين وقال لك آيات الديجي مثلا بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة واتقوا الله لعلكم تفلحون أضعافا مضاعفة أو يا كبانقا كان دسيان بيكردوا فاريان دا وخلشي مصري مسلمانا كان بو أوي بقرز بتسن جي كان أو ركن پیروزی اسلام که حج کردنه لمالی خواه لمکه دنگ فدا چاوا چید بد کاری که واسه امپاری ربایتین بقیت مصری بتایبتیجی مالا فتوی و فتوی مزنت نوا مصری دا افکاره بحلال دانه چون او ایشه دکره اوتا بانقی مصر یکی که لبانق گورکانی ناو ولاتی مصر لکه او بکاره که استاوا هندک بانق کانی دیکش وکو او پاره با قرض دادن اوانی که حزیان لیه بتن حج بکن قرض بو حج و عمره دادین که برکی دگاتا 400,000 جنيه مصري كتقريبا دفترك وسي ورقة وبو كسانة ددريت كتمانيا لسروي 21 صالة بدا صالو بقازانجي 16 لصد قرزك وردقرينوا بقازانجي 16 لصد 116 قازانجكي وردقرينوا صالانه بمدة صالة أبي قرزي لدن كو دفترك وسي ورقة قازانجكي أضعافا مضاعفة كخواي جورا لآتي أو تازة كخندم ولا قرآني بيروز أو يا مشكلة أو يا كمفتي كان ضلين أو إيش حرامة والله هندك مفتي لي كشهن لنا مصر كأو كاريان بحلال دانا ودتواني بتي حزكت بكي طيبة تجي في موسم حاجة دكو حتى أفريقيا طيبة تجي وفدين مسلمان مش حاجين تنوع العراق وكردستان إذا برف ما الله خدي بتشوينا اگر تو پیت نکره با پاره خود بسی حج بکی و اگر شتێکی وا هەبی لە عێراق و لە کوردستان قەرز وەربگری و بەڵام زیادە بدەیە بانک ئەو کارە دەکەی دەچی بەو شێوەیە حەز دەکەی یان دەڵی کاکە لێگەڕێ پێم ناکرێت مپۆرەنین ئەس دێ وێکم ئەوە خودێ گوتی ئەگەر نە ئەمن هیچ قەرز و شتی وا وەرناگرم دەنگ بەداتنەوە سۆشیال میدیایەدا و بتایبەتیژی مصری
گەلک ئاخفتن سەرفان بانقە هاتینە کرن و چاوە کارێکی ئەوسا ئەم قەرزا بکەین و ساڵانە ئەم زێدەیەژی بدین کارێکی چەندی بڵێ زۆر پیرۆزە ئەداکردنی بە تایبەت حەجکردن بەڵام ڕیباکە گوناحێکی زۆر گەورەیە ئەف دووە چاوێک گرن شەیبۆب ئەشەهاب دەڵێ حەج لەسەر ئەو کەسانە واجبە کە لە ڕووی مادی و خێزانیەوە ئامادەن خدا حەجی لەسەر ئەو کەسانە واجب نەکردووە کە پارەی پێویستیان نییە ئێمادەم کە پارەی پێویستت نییە وەکو خوای گەورەش گوتیتی من استطاع إليه سبيلا ئیتر مەکە بە قەرز بۆ خۆ تووشی ڕیبا بکەیت مەژەر دەڵێ لە تا بمێنین شتی سیرتر دەبینین چۆن دەبێت بە پارەی ڕیبا حەج بکرێت خێرەکە مۆزن و گوناهەکە گەورەیە چۆتنەوە جهەکی دە تایبەتیتنەوە بۆباتێکی دەوێت نەبکۆڕانین ئەرض الحەضارە دەڵێ بە پارەی ڕیبا بچیتە حەج حرامە وەکی گەلک مفتیای ماژە فکری مامۆستاین ئاینی تایبەتیجت نەوە وڵاتین عەرەبیدا وڵاتن مسلمان ئەوێت شارەزاد بۆوەرەی ئابووریدا هین چت بێژن کارێکی وڵسای پیرۆز ئەب قەرزێکیش بەنقەوە بگری و زێدەیی بدیە ساڵانە و دەمێ 10 ساڵا دەتوشێ قەرزی بەگەڕینیەوە حرامە یان حەلالە هین چت بێژن ئەسپۆ نزانم چێکی موایمت یانێ ڤانشولا ناچێت ئەس لوی ئاستینینە بەس ئەوێت شارەزاد ئابوور و ئیسلامێدا ئەوێت مفتینە این کارێکی وزا چۆت بینن گەلک کار تایبەتیژی کڕین و فرۆتونە کە قەرسی نەکردن بەڵام ئەوە نوێترینیانە پێشتر لە هەرێمی کوردستان هەبووە بچی عومرە بە قەرز بەڵام زیادیان وەرنەگرتووە ئەوەی باشە خودش هەمی بسڵمانە قبیل کرد وان ڕۆژێت پیرۆز تایبەتیژی ئەوێت چوین قەستە ماڵە خودێژی کردی مەژبێر نەکەن دوعا بوو مەژی بکەن خودێ ئینشەڵڵا قبیل کرد و خودێ پرسکە هەمی بسڵمانە بکرد ئەرسێت زبوارکن هەمی حەز کرد ئەم دیرکەویش ئەردێ پیرۆز شماڵە خودێ بەرەف ئیسپانیای بە بچین و بڕیارەکە سەرسوور هێنەر باسکەین بڕیارەکە چۆنە جارێ ئەوەتە پیاوێکە ئەوەی هەڵگرتووە جستی کارەبایی بەس دانسی پێ دەکا بەس نەبوو دوای ناتوانانی دانسی پێ بکات دەبی ئیشی ناو ماڵێ بکە یەکسانی زۆر جار باس کراوە لە هەموو دنیا یەکسانی دەبێت لە نێوان کوڕۆکز لە نێوان ژن و پیا و لە نێوان هەموو ڕەنگەکان هەبی هەمویان وەکویەکەن هەمویان دەبی خزمەت بکەن هەمویان دەبی کار بکەن بە تایبەتی ناوماڵی دەگەل لە جارات ناوبینەوە ژن و زەڵەمە بخۆشی داوەت بتە جهێ ئاخفتنێ ئەمن ئەو ئیشەی دەکەم ئەتو دەبی ئەوەی بکەی ئەمن دەچمەدەری ئەتو دەبی ئیشی ناو ماڵێ بکەی ئەمن منداڵەکان بەخێو دەکەم ئەتو دەبی بچیا دەرێ پارەی بینی و ئەوەی پێکەوە بەخێویان کەین ئەستا بڕۆ پەرداغەچی ئام لۆ بینە لۆت ناینم ئەتو بڕۆ لە خود بینە ها گەل لە جۆراف مناقشاتنەوە بینە ژن و مێردەکە چێت من بەڵام لەمە دووە جێی ئەو قسانە و ئەو مناقشاتانە نەما لە ناو ئیسپانیا چونکە بە پێی بڕیارێکی نوێی وەزارەتی یەکسانی لەوێ زۆر شتێکی گەورەیە هەتا وەزارەتیان هەیە بە ناوی یەکسانی ئەوەتە ئەنجێلا ڕۆدرێگێس وەزیری یەکسانی وڵاتی ئیسپانیا ناوە ئاخفتنێن خۆدا ji بووی مەدیا ئیسپانی و حتا ناوە وەزارەتێدا ئەف ئاخفتنە کریە بە گوێرەی ئامارەکان خانمان 185 کارەکانی ماڵەوە دەکەن و پیاوان 115 یانێ تەنبەڵم پیاوەکانی ئیسپانیا دەکەن بۆیە بڕیارماندا ئەگەر بە یەکسانی کار نەکەن و کاتژمێرەکانی کارکردن یەکسان نەبن پیاوان بە پێبژاردننی پارە سزا دەدەن ئەکە تو کۆرنەکی دەیە سزادۆن هەم پارەی و هەمژی دەبێت کاریژی ji بووی ماڵا خۆتی حتا ئەگەر ژنکاتەوت و ژنکە خۆشێک جداژی بن یعنی تەلاقش دراوی دێ هەر کارکی چونکە تو دەیە سزادۆن دیڤێ بڕیانە وڵاتی ئیسپانیا تایبەتیژی وەزارەتی یەکسانی و وەزیرەکەیان ئەوە چ مەسەلە تایبەتیژی ئەف چەند ساڵە ئامار و سەتێنە ڕاگەهاندن ناوە ئیسپانیادا پیاو ئیش ناکە ئیشی ناوماڵی مەبەستن خاوێنکردنەوە خواردن حازرکردنە بەخێوکردنی منداڵانە گۆڕینی دایبی منداڵانە هەتا ئەوەش دەبی هەردووکیان پێکەوە بکەن مەسەلەن دایبی یەکەمی منداڵەکەیان ژنەکە گۆڕێتی دایبی دووەم ڕەنگە بەر پیاوەکەی بکەوێت ئەو جاوەرە تااقەت تەبی پیا و خۆفێری ئیشی بەخێوکردنی منداڵانیش بکەیت ئەگەر بڕیارێکی وایە لە هەرێمی کوردستان یعنی دەربچت هین دێ پێگیر بن یانژی دێ پیا و زەڵام ئێنە سەرجۆ دێ خۆپیشاندانێکی بکەن دژی بڕیارەکەوسە هەتا ئێستا لە ئیسپانیا خۆپیشاندان نەکرێت دژی بڕیارێکی وە چکە بەرەبەرەوە تویتە بواری جێبەجێکردنەوە حتا نوکەژی تایبەتیژی زەڵامێکنەوە ئیسپانیادا هاتیە سزادان 6 ساڵ کارکردن ji بووی خێزانە خۆ کوژێک جداژی بینە و پارەیەکی زۆرژی هاتیە سزادان وەکۆ ئیماژیان پێ کردووە پێبژاردننی پارەش سزا دەدرێن یعنی هەردوو سزا هەم دوێت
تو کارجی بکی چونکی چند ساڵەتە کار نەکردە ئیش و کاری ناوەڵی هەموو ئایدیتەوە ژن پاڵ دەداتەوە لەسەر قەنەفەی تەماشا دەکە کە جێشتی کارەبای لە مافۆری دەدەیت لەو شوێنە لە ئەو شوێنە و خواردنی حاضر بکەیت تا پاشا نافماڵێ ئێدیش ئەوروپی بەتنەوە ئیسپانیادا ژنە نەزەڵام یەکەچی دیکەش بە وابزانم 26 ساڵ خزمەتکردنی ژنەکەی سزادراوە ئەگەر زیاتر نەبیت دەمێکی زۆرە خزمەتی خێزانەکەی نەکردووە کارێت نافماڵە هەمیە ژنکەوی ترنەکەش ئەوروپی بە حتی 26 ساڵی دیگە خودی تەمەنی بدێت فەقیری بێت بەتوێ عەزابێ داوت ژنکایی دێ پاڵ دێت و ئەو دێ خواردنێ و بە خواردنێ و ماڵ پاقشکردنی هەممی دێبتە ئایدی زەڵامی بەڵام وەکو ئێماژەم پێکرد هەتا ئێستا هیچ خۆ پیشاندانێک نەبووە دیارە پیاوان هەستیان بەوە کردو کە غەدیان لە ژنەکانیان کردووەتەوە لەمە و دوا دەبی ها بهێنە خول سەر وی سزایی فرەکەن لەمە و دووە ئەوجا هەتا کەینێ ئەو بڕیارە بەردەوام دەبی زارێ نازان ئەگەر پیاوان دیسان نێنەوە سەر خەت بڵێن کاکەشتێکی واکو دەدێت ناوا سوشال میدیاش دەنگ بەدەیە ژبلێک و ئاخفتنەوە وەزیرێمە بەحەس کردی ئەوەت بێژت ئەم بیرروکێ زۆر باشە بوو ئەوەی عیبە لە ناو کۆمەلگا کاڵ بێتەوە لێرە هەموو شتێک عیبە و بەس ئافرەتیش بازەکەی دەدات عیبە مەسەنان زەڵام حەفۆزێ عیالێ خوب گۆڕێت عیبە زەڵام خواردنێکێکت عیبە زەڵام وێرێ پاقش کرد چ زانم حتا گۆزێ بکتە سۆپی ئەوانە هەمووی عیبن ئەگەر بڕیاری وا بدرێ ئیتر ئەوە عیبە نامێنین دڵێت تا بڕیارە من چ بکەم بەدەستە خۆم نییە ئەگەر نەم دەکرد ئێن بیستەوە نازان لو نایەوە هەیە خۆی شاریتەوە یاوی قوربەسەر کار بکات و ها مەبەستی پیاوی قوربەسەر کار بکات و بژێوی ژیان پەیدا بکات و بەرپرسیارەتی خێزانەکەی لە ئەستوو بێت کەچی بێتە ماڵەوەش کار بکات ئەمە یەکسانیە ئەنگوشت دەڵێن ئەمە یەکسانیە هەر بەڕاستی مەسەن زەڵام مشتەش دەربە شۆل بکت و بێتە مۆڵەژی شۆ بکت ئەمە یەکسانیە یان دەبی پیاو ئیشی دەرێ دەکات ژنیش ئیشی ناو ماڵەوە ئەمەش دەڵێت دەمێکە لە ئاینی ئیسلام ئەم یاسایە هەیە و پێغەمبەر درودی خوای لێ سەر بێت داوای لە پیاوان کردووە لە کاری ماڵەوە یارمەتی هاوسەرەکانیان بدەن بزەبتەوە پێغەمبەر سڵاو سەر بن بێژێت خەیڕۆکم لئەهلیه و ئەنا خەیڕۆکم لئەهلی باشترینێوە ئەوە ئەوێک و بۆ خێزانە خۆی باش بێت ئەژیشوە هەمیە باشترم پێش بۆی خێزانە خۆ خۆزگە لە عێراقیش وەزارەتێکی لەم شێوەیە دەبوو مەبەستی وەزارەتی یەکسانێکە لە ئیسپانیا هەیە بۆ ئەوەی عیبە کاڵ بێتەوە لێرە هەموو شتێک عیبەیە تازەش باسمان کرد زۆر شت هەیە عیبەیە مەسەڵەن نازانم بوویتە کللتور کە پیاوان زیاتر ئیشی ناوماڵی نەکەن و عیبی شتێدانی ئەگەر چایەک لێ بنێ خواردنێک حازرکەی زەڵاتەک لەگەڵ هاوسەرەکە توزانم وەکو هاوکارێک نیوە ڕۆ ئێوارێ هەشتێک بکەی عیبە نییە بەڵام عیبە لەو کاتەیە کە قسەی ناوماڵی بستە دەرەوە و ئەگەر پیاوی ژنەک پیاوی ناوماڵێ خواردن حازرکە چێ دەزانی مەگەر ژنەکە بەخۆی سناپ نەکە ئەوە مێر دەکەم ئەوە خواردنی حازر دەکە یا هەمویان کۆمێت لودن عیبە کۆ خواردنی حازر دەکەی بێت نافماڵێدا بێت دا یەکسانیشی هەر نافماڵێدا بمینن نەبتە عیبە نازانێوە لەگە بڕیاریوان یان شتیوال و ئێرە نابی کللتوری بۆ ئەوان ئارد و ئاسمانی لە ئیجازەکە لێگەڕێن بە ئەمەوە چ خۆمان بین ئەوانش کەیفی خوانە دیوارە بڕیارەت سۆت ڕازینە ئەمش ئیسپانیاژی دیرکەوین ناوە سوشال میدیای ویجاری بابەتێکی دیگە لە دەنگەدا کوڕەکە گەلک بێزار دیارە وێ دەرێ وێنێ دیژی خۆ درێژ کریە نەوەستیە بەڵام لە چێ نووسیە ئەوە گرنگەکەیە لو لێرە نووسیە و لو ئەوها بێزارە ئەوە طبعاً قبری دایچتی خودێجی هەمی دایکەوە هەمی کەسە بکتە بەحشت یال بن پێ دایکەوە قدرێ دایکێت خۆ بگرن هەندی ژیانی ڕۆمانی ئەگەر ژیانی دۆژ نەما بن ئیشڵا جێوانە بەحشت بێت هەمی گاوە خێرا بووانە 2 ساڵە دایکی وەفات کردیە 2 ساڵە ئەم گەنجە جەزائیریە ناتوانێت لە هیچ شوێنێک بخەوی ئللا بستە تەنیشت دایک کە ئەو لە ژێر خۆڵە ئەویش لەسەر خۆڵە چ جیهەکی خەوی گەنجی نۆکەوێت ئەوە 2 ساڵە دایکەوەی ئەمری خودەی کردی ئەبتنێ لەسەر قەبری دایکەوەی نەوێت ئەولۆ هەروادی دەڕوە جەماعەت لەبەر ئەوەی 2 ساڵە هەر لەوەیە و لەوێ دەخەوی خواردن و خواردنەوە هەموو شتەچی لەوەیە تووشی نەخۆشی دەرونی و نەخۆشی جەستەی بووە ئێستا بردیتیانە نەخۆشخانە کەوەز ئیشی تاوا نییە ئێستا لەبەرەوە دەڵێن ئەگەر داکتان لە ژیانمایە داک و باغ و خۆشەویستەکانتان ئەوەتە ئاها لێرە نووسیە چۆن بڵێ یعنی نووسنەکەش وایە ئەگەر یەکێک لەوەی بی هەز دەکات کە ئەو کەسە مردیە زۆر خەفەتبارە ئەو ڤیددیوە ئەو وێنەیە کە بڵاویتەوە لە ناو سوشال میدیای
وڵاتانی عەرەبی بە تایبەت زۆر باس کرا بە تایبەت لە جەزائیر کە ئەوە 2 ساڵە بارودۆخی ئەم گەنجە وایە هیچ خواردن و خواردنەوەی نییە هیچ خەوی نییە ئیلە مەگەر لە تەنیشدا چی بی حەجێکردنەوە دایک و بابا دەفگەلەکە هەوسڵ مۆزنە مخۆبنی دەفگەلەکەژی گەلک یا کێمە و ئەو دێ گونەهبار بن سەرە وەیەکی ئەگەر حەجێکردنەوەوان ژبووی دایک و بابێتوانە یا کێم بێت ئەوە کەسێک تێت ڕات کتەوە ئیدی ژبووی نەخۆشخانەیەت بن چونکی ڕەوشەویە تەندروستی و ڕەوشەویە دەنوونیجی گەلەگەلک تێک چووە هۆستا هاتیە بە حەزکردم تایبەتیشت ناوە سوشیال میدیایدا ئەوە الانستغرامی گەنجێک لە جەزائیر لە ویلایەتی ئەدار بەهۆی ئەوەی کە دایکی کوچی دوایی کردووە 2 ساڵە لە پاڵ گۆڕی داچی دەخەوێت و بووەتە هۆی ئەوەی تووشی نەخۆشی دەرونی و جەستەی بێت و گواسترەوەتە بوو نەخۆشخانە ئەگەر دایکەوە ژیانەدا مۆبن بزانن مرن وەکی گەلە جوڕەمەی ماژە پێکری ئەم کوردەوەری داد بێژین حاشێڕێوە مرن کەرێ بەقالە بەردەرگەی هەمی مۆڵەیە خۆدای نەکرد بێجا دایک و بابتەوە بمرن هیندشتنی کۆ گەهنەت کەڤنەت ناف قەهر و خەمادا قەدرێوانەوە بگرن هەندی ژیانێدا ماینە وەختێ ژیانێدا نەمانشتنی کۆ نەبێژن ئۆ ئەوەم لوی نەکرد لەگەڵی نەبووم لەگەڵی نەژیام لەگەڵی نانم نەخوارد تاکی سوێل دەڵێ خدا ئارامی پێبەخشێت و لە دایکی خۆش بێت ئیشڵە اللهم ئامین ئەحمەد خدر دەڵێ خدا ئارامی پێبەخشێت ئێمە تاکو دایکمان لە دەست نەدەین نازانین چ گەوهەرێکمان لە دەستداوە بزەبتوێ ئازاد زەری دەڵێ قۆڵبوونەوە لە ناو خەم و خەفەت کارێکی خراپە 2000 ئێمە هەمومان هەر دەمرین پێویستە ئارام بگرین لەسەر موسیبەتەکان پێویستە ئارام بگرین لەسەر موسیبەتەکان دەمی موسیبەتە تایبەتیژی هەویە بزەحمەتە مرۆڤ خۆ بگرێت نەسرین دەڵێ من ئەمە ناو دەنێم شێتی چونکە هەر ڕووداوێک و شتێک حکمەتی خۆی تێدا هەیە و ئەمە دژاتیکردنی خوددایە خدا ئارامی پێ ببەخشێت ئەمە بەس دوعا بوو بکەن گەلە جۆرام کارت سۆت بینین پێ بخەمکەوین بەس گەل هەندە مرۆڤ بێژت بێلومە بێلومە هەیە ها گەلە جۆرام کوردەوەریە دەت بژن کارێکی ئەوسە تایبەتیژی کەسە کەفتەت خەمەکە ئەوسە تایبەتیژی کەس و کارێ مینە بن حتما دەکەفتەت نۆڤە ڕەوشەکە ئەوسەدا بێلومە خدای شڵاش دایکەوەی ڕازی بت جێوێ بە حەجبەت خودێ سەبر و ئارامی دەتەوی گەنجێ جەزائیری هێدی ڕەوشەوەی بەرەف باشتر بینێ بە بچێت ئەمش جەزائیریژی دیرکەوین ئەوە دەزانێت چیە ئەوە ئەم نۆبێت تەبەل ئەوە نەتەبەلن ئەوە نە پرتێت مەزنیێت شیشەینە ئەوە ئەمت بێژنەی گژلوک یەک ناومان هەیە ڕەخێ بۆ دینام بژنەی گژلوک هەولێر و سلێمانی پێی دەڵێن تەرزە یان تەزرە ئەڤەیە بۆری ئەف تەزرە ئەف تەرزەیە ئەمە زۆر گەورەیە هەبەزدیها لە ناو دەستی کەسێکدا هەڵی گرتووە ئوردنی ئەهەبوی شێوەی گژلوک باری تەرزە تەزرە باریوە جامی ئۆتۆمبیلی شکاندووە ماڵی خەڵکی وێران بووە ئەوەتە جامی چەند ئۆتۆمبیل کە لە دەرێ بووینەها سەخفی ئۆتۆمبیلەکان ئەوە ئێستا بە وا بزانم قیمەتیان زۆر دێتە خوارێ لە پێشەنگاکانی ئۆتۆمبیل کەس دینارێکی پێی نادات ئەوە هەمووی تێک چووە ئەوە نەوە سوشال میدیادا گەلک دەنگڤدا ئەلعەمانێ ژبەر گۆڕانکاریەت کەشوهەوەی ئەفدەمەکە تایبەتیژی تشتێ سەیر و سەمەرە پشتی گۆڕانکاریەن کەشوهەوەی ئەمت بینین حتا هەرێما کوردستانیژی مە دیدیت الوێ هاوینێ وێ گەرمێ باران بارین گژلوکێن هۆساژی تایبەتیژی ئەمانێ بارین و بینە جهێ سەرنجا وڵاتیان ماڵێت خەلکی جامێت خانیا ئەنێ پەنجەرەی خان و جامی ئۆتۆمبیلەکانیان هەمووی تێک شکاوە ئۆتۆمبیلیەت پرتکین ئەدی ئەو نەشێن بفرۆشنژی چاکردێکیان دەبی پارەیەکی زۆر بدەن یعنی ئەوە ڕەوشە تایبەتیژی یا ئوردنیابی و تایبەتیژی ئلعەمانە پایتەختای وڵاتی و تەرزە تەزرێکی ئەو هەپاریوە زیاتر چانی پێداڵێن تەرزەیان تەزرە لە سلێمانی تەرزەیە لیرە تەزرەیە ئەو زەعەت سویتێرە هەتا گەیشتە سلێمانی ئەو ئارەت سێویندە حتا گەشتە دەفمە گەلە گۆڕێ ئەم بژنەی گژلوک خودی شڵە باران و بەفر و گژلوکێت ڕەحمەتێ بارینت بەسنە گژلوکێت خۆسەکۆ ماڵە خەلکی وێران بێت ئەوە ئەکسترا ئەڤروکە بێ سبایی ساعت 6 وێ دێ چەند بابەتەندن یەن سوشال میدیا بین خزمەتاتی هەر شاد بژین